کاکە بە خۆشیە بۆ لایەکتان دەمتان خۆش بێ کاکە ڕێبواری باڵەبان هات کاکە باڵەبانم بۆیە ناو لەدەستان باڵەبان و زەڕب باشە ئەویش با ئیحترامی ئەو گەنجانەوە ئەبێ هەر خۆیانیش نەوتان گۆرانی بۆیان نەخۆن من ڕێزیانە ئێوە خۆشەویستن سواسی کاکە من پێنجێنێکم یک گۆرانی کە یک گۆرانی نایتە قسوورمە عافکەن کاکە یاخوا بێوەی بن ئینشاءالله خاڵ و جەزا کاک ڕێبواری باڵەبانی بەخاتی بناوە یەک گۆرانی بەزڕ و باڵەبان باین داواکاری هەموو جەماوەڕ و خەڵکی شارە حەیاتەکە خەڵکی پایتەختی ڕۆشنبیری کاک ڕێبوارجان فەرموو بەسۆزە بە فەداگەن دەستپێکەکەم بۆی کاتەکەمان نەڕوات ئەمانیش کاتەکەن خۆشەویستان کاکازم باشماخی لێرەیە لەگەڵ کە حەمەد پێنجێنی هەچ کاتێک ویستان بۆ ئەم چەند ڕۆژەی داهاتوو بۆ هەر دانیشتنێک لەگەڵیانە ئەتوانن پەیوەندی پێنجا کاک حەمەد پێنجێنی ئەمە وەڵامی خەڵکی سلێمانی بۆ قەیرانچیەکان هەموو ڕێگایەک بۆ پێکهێنان و پێکنەهاتن و هەموو شتێکێتەوە سلێمانی پایتەختی ڕۆژنبیری یەک دنیاکار و چاراکی لە ماڵی سێوە ئەمە بەسیترین شوێنە لە پایتەختی ڕۆژنبیری کە ناوی قاوەخانەی کە توری زەردەشتە ئێمە هەر بە گۆرانی وەڵامی ئەوانەوە کە کێرانمەوە دروستەکەن سلێمانی پایتەختی زیندوو پایتەختی عەجوول پایتەختی هەرچی بیناوانێ لێرە هەر لە سلێمانی گۆرانی مۆسیقامان لێ نابڕێت پایتەختە جوانەکەی ڕۆژنبیری کاکازم باشماخی گۆرانیەکانی وڵای زایر جەماعەتە حەز بە چی سریع بڵێن لەگەڵ کاک